بەکانی ئاسایشی تورکیا گومانلێکراوێکی ڕووسەی سەر بە داعشیان لە ئەنکارا گرتووە. ڕێنات باکیێف گویا پلانی هەبووە بۆ بەردانەوەی فڕۆکەی ئەمریکایی لە بنکەی ئاسمانی ئەنجەرلیک فڕۆکەی بێفڕۆکەوان بەکاربێنێت. لەشکری ئەفغان بۆ گرتنەوەی ناوچەکان لە دەستی یاخیبووان لە هەریمی سەرێپۆل هێرشێکیان دەست پێ کرد. حکوومەت لە سەرەتای ئەم حوتووە ئەم ناوچانەی لەدەستدا. چەکدارانی تالیبان و داعش بە پێڕاپۆرت مینیان چاندووە بۆ ئەوەی زیان بەو کردارە بگەێنن کە مەبەستی وەدەرنانی میلیتانەکان لە هەریمەکەدایە. داعش گرتە ڤیدیۆیەکی بڵاو کردوێتەوە تێیدا هەڕەشەی هێرش لە نێوتاران دەکات. جیهادەکانی سەرودەم پێچراو کە بە فارسی دەدوان داوایان لە گەنجانی ئێران کرد بە دژی ڕێژیم ڕاپەرن. دوو هێرشی خۆکوژی داعش لە مانگی 6 لە تاران لانیکەم 18 کەسی کوشت.